بازارە وەکیێنمێ دەمەکیت بامە بەری داعش بێ بامە بوون نوکە تیشکیەوە دوان دەرتین ئەس جۆتە دەمە هەشتی سەدی وەرەقەیەکی وەبێتی ترێت عادی 5,000 هەینا هەتا ئەوژی هەتا وەرەقەیەکی هەینا ئەبێت درێ بۆ سەربانیوان بۆ جوانیە و هەر کەسێک بۆ خۆتێ بێ بازارێ هۆسا. والله خلقي قصروكينا بس وك اوكرينا عالم اوكريتيت مثلا فايديتي حطو زوخوتيت اوميديتي اجو غونديت راحت وجه عالم خطي تيرا بخو مريش كوت كرن مثلا كوترا بلبلن افسيكو بس هونديا سرتر دجاي يعني منعوت تشتكي مناسبه سەرەتای ساڵی نوێکیەکەوە تا ئێستا خەریکی ئەو کارم هەرکەوازن و قوتابخانە هێنا و دەستم بە کاری خۆشنووسی کرد. جاران خۆش بوو کاری خۆشنووسی بەڕاستی بەرەست شتەکەمان دەنووسی خەڵکێک جەماوەرێکی خۆمان هەبوو خەڵکی تامەزروو کە بینی بەرەست شتانە دەنووسێتە نیشانە دەکرێت بۆ ئاخیرەی سیستەمەکە گۆڕە کۆمپیوتەر هاتە ئاراوە بە ئیسا بە نەشتی ئاسان کردیە بەڵام وەڵاهی کوالێتی لیشکاندا نییە ینی هەی ئیشەکەی نەهێشتەوە جوانکاری لە فەنی خۆشنووسی نەهێشتەوە. بازاڕی جاران ناوحەگو ئێستاکە ئیشکارەکە جاران نەماوە خەڵکە حەزی لە ئیشی سەریعە هەر شتێکی بێتن بە کۆمپیوتەر دەینووسیتن بۆ فترەیەکی کەم دەمێنێتەوە و گۆڕانکاری بەسەدادێ بەڵام تابلۆ هەیە بەرەستی نووسراوە دەتوانم بڵێم 100 ساڵ بەرێستایە دەتوانیت تەماشای بکەیتەوە گۆڕانکاری شوێ بەسەردا نەهاتووە. ئێمە شوەک و ئاسانکاریمان کرد بۆ حەدادەکان لێرە شتێک گەورەمان کردێتەوە ئەتر خەڵکوە ئەڕوا بۆ ئەوبەر بۆ پشتی مستەشفا جمهوری بۆ تەربیە تێ بۆ ئێرە لە بەرەی نەخشی لێ عودەی لێ چینکۆی لێ کاربی لێ کۆلۆن نەرمادا هەموو شتێکی لێ سوودگی لێ بڕغی لێ ینی ئەوەی حەداد پێویستی بە چی بێ دروستی بک بۆ حەدادی بۆ دەرگا پەنجەرە سلایت دەرگای سلایت دەرگای کریدۆر ئەو شتانە هەمووی لای ئێمە هەیە. تقريبا من 2 ساڵە لەم سەنعەتە ئیشەکەم ئاسن کۆن هەبوو کۆنەکە ئاکرینەوە ئەکشکێنەوە پاکیەکەینەوە یعنی ئیشەکەمان زۆر زەحمەت بوو بەڵێ ئیستا ئیشەکە لای سەنعەتکارە کێ سەنعەتکار هەبێ بە فەن ئیش دەرەکە چی نێوە نەخشمان هەیە وەڵێ ماوە لەسەر فەنی خۆی جاران نە چەرچوبا دەین بۆ مشتری ئەڕواداینە ناو بیناکە ئێستا فەرقەکە ئێستا ئێمە قاپی دروستەکەین وەک قاپی پلاستیک وەک قوتی دایگرین بە بڕغیە بەستین فرچا بەستین سیفە داینین